کچی من چییە بۆ ئاوێ تاقەتی ڕۆڵە ئەو ماڵە لە ئاست و مستەوای ئێمەیان نین وەڵڵاهی سەرەواوێ لە مێشکیانان نییە لە مستەوای ئێمەیان نین ڕۆڵە تۆش و بۆکەی بەوە باوکە یا من بلم خۆشەویست هەمووی باوکی ئاواتێکی ئەگی نازانم بلەژ منی ئەوێ کچی من بە سۆز بیر مەکەرەوە بە عەقڵ بیر بکەرەوانێ بزانە چیەکەی بزانە بەرنامەی دوا ڕۆژت چییە باوکەیان تۆ باشترێکە زانی من دەزانم کە تۆ مەسلحەتی منە ئەوێ ئەی چۆن بۆیە هەر شتێک بڵێ ئیتر من ڕازیم ئێ باشە باوکی من ئاوا تۆ وەرە سەر بار بە قسەی من بکە من ئەزانم ئەو ماڵە لە هاوسونعی ئێمە نین بە کەڵک نایەن باوکی من وەڵی کوڕەکە شێتۆکەیە بە عەمەل نایە سبینێ پەشیمانە بیتەوانێ من چی بکەم باوکی من ئیتر باوکە بەس باسی بروسکەرەوانە لە لای من باشە ئیتر تەواویانی قەناعەتێک کرد کە تۆشی پێ ناکەی بەڵێ ئەی باشە باوکی من ئەرێتی و ڕیش زبرە چوو بە سەرما زان تەواو ئەوە خەوە ئەمە خەوتون و تێلم داناوە جۆ بگرن چاو دێرێک مەوێ لە ناوتانە ببێ بە مراقیب بەسەرتانەوە ئاگای لە پاک و خاوێنی بێ تێگەی ئاگای لە حەڵس و کەوتان بێ بە تەواوەتی جۆتان درۆزانی کاکە مەجال بە مراقبی دروست نیناوێت ئەتێ کاکە ناماوە ئەو دروست دەکەمان جا تووشی ناوێ و تۆشی ناوێ من لە مەکتەب مراقب بووم یەک من باوکی هەردووشیانم من ئاگام لە کوڕەکانیشی بێت و لە زاواکەش باوکشتی وا ناخوا لێرە سجنە کاکەشان ئەوە هەر هاتە ژوورە ئۆقسەیگیر مەبەستی منەزانی بۆ دەبۆی من زاوای خۆی تێگەی نزیکم لێتەوە ئاخاژیان بێ من دانی باش ئەوە تۆماندانە ئاگان لێیانە بێ چاودێریکی باشیانەکەی تێگەی بێدەنگی و ئاگای لە پاک و خاوێنی ئێرە بێ نەیکەن بەسەرە لێنک و پیسی کەمێرە داینێ بۆ خۆم باشە داینێ بۆ خۆم ئیتر هەرچ پێویستێکیان بوو هەر ئەوەنە بانگمان کە و سمایلەوە لەوێ لەو دیو دەرگاکەەوە وەساوە ئاخاجان ئەڵم کلی دەرگاگەشمی تاسن لیلی دەرگای چی دەوتم ناشری ڕابێری باشە خۆمە ئاغاجیان بەشکم ڕۆژێکیش لە هەفتەکان مواجەمان بۆ دابنەی بە ساقم شکە چڵکنیشمە گەرهێت تەنەکەی ئاوم بۆ گەرم بکەن مواجەشتی وانە مواجەشتی وانە بۆیان هەیە پیاسە یەکەیەکە ها ئەوچ بە سمایل بانگەکەی یەکەیەکە بچنە دەرەوە پیاسەیە بکەن تەوالێتکەن و بێنەوە زۆریان پێ نەچێت باش چایەکەکەی بە دەچاو یەکەی ماڵە ئابێ خوا ئەمە درێژن نەکە بۆچی ئاقای ماشەڵڵا دەست و دڵی چەند جوان تەواو من نەجاتم بەڵام من برایم من نەجاتم کوڕەکەم بێ بە مراقب معدە لە دەرم یەموەسم یەک دقە بۆسە خاڵە بکرد بە یارمەتیتان باوکیژان باوکمی لەسەر سەر چاو بەگە ڕێز و حرمەتمە بەڵام من شتەکان بە قانونیە بڕوە ئاخم من باوکتم من حەزەکەم یعنی پیاوبی پیاو ئەزانێکی باوکیژان داوای لەبوردنەکەم لەو شتانای پیاونی پیاونیم کاکە کوڕموت مێزل لەلای على الأقل بۆ باوکی 2 سەڵۆن زیادانێ سێ چوار شفتە زیاد لەگەڵ تەماتەیە منی ناخواشتانە ناخوا ئەو نەو شەختی ئەڵام ئەو نەکوونە شەخێتی ئەڵام بۆ بیرمەچێت بلا خاڵە بە کرفال و دە وەخرم بە سەمونی زیان بۆ بێنە بە کەمە درۆ کرد نییە ئەو شتانە ناخوا لای من شەخەکانتم بیتێژێتەوە نییە ئەو شتانە باشە بلا على الأقل بڵێ باوکم نەخۆشە تا بازاری بین و بێتون جێ باوکەجان لەگەڵ داوای لێبوردن ڕێز و حرمەتم من درۆ ناکەم باشە ئەو هەروە ناکەی تۆزێت تعزیبی بکردن بۆ وازانە منە خەڵات ئەنجا ئەوێ بەسەر چاو حەزەکەی ئێوە بیگرن و من لێیە دێڵادی خوایکیان ئەرێ تۆ چیەکەی؟ چی پراسیا بۆ تووڕاوی چیم من چی دەرێ بەدەستەوە باشۆ لامبرد من تەلەفۆنەکەم بۆ بەکر داخراوە دی بزانە تۆ بیکە بۆ هەستی باشە پراسیا خۆ چی ئێستا یەنەوە یانەوەی چی بەخواشتی وار نییە پراسیای باوکشم داخراوە ئەی خوایکیان بەخوا شتێک بووە دەبیکە بیکە بۆ هەستی شەکەی بۆ کێەکەی بیکە پێشکم زۆر ئاواکاندی بەخوا شتێ بووە پراسیا هی ئەویش داخراوە ئەویش داخراوە وڵام بەکریش داخرا بەخوا شتێکەیە بەخوا شتێکەیە ئەڵێ هیچ نەبوو بێت بەخوا شتێکەیە بڕۆین ئەی چی درەنگە ئەرە وەڵا باس دەچین بۆ ئەو دێ
چی ناوی چییە؟ کێ بچی بلورە؟ نازان ماڵی ئاغاکە ناڵێ دیکە خەڵوز بلورە ڕۆست ئا جانتاکە مێرم خێراچین بۆ ئەوێ با چیە؟ هەستە کوڕم هەسە ڕاست بەرەوە چی بوو باوکە؟ هەستە کوڕم ئەڵە چی ڕاستەکە بە قسەی باوکە بکەڵی جوانە گای کەوتی داستا چی باوکە جەنگلی مەکە بەخۆ ئەمە مەسوان ناکەم مەکە هەستە کوڕم خەڵ کەسی نازانە ماسی چی حیوانی بوو شەرف من بێزم لە خۆمانێتە توخوای مە پیاوین بۆ عوسمان وڵایی غیرەتمان نییە هەر چوار یاخن معقولە چوارز لە حیتە لە ژوورەکە بە دوو کەس نەوێرین بە خۆشمانەی پیاوە عوسمانجی ئەم سیانەمان بڵێ بەڵام ئەمە زلە حتە نییە بەکەی بە گەورەکان قوربانە بم من شتێک هاتوو بە خەیاڵما بە جددی یعنی ینی چیە ئاغا چێ پشەکەنی وە ئەوە لولی دەمانچەکەی بەم دەساگرم بەم دەچە شڵپ 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 یاک دەقە هەستی بڕۆ خۆتی شڵپ کۆرە عیبە داوە شێن عوسمان خۆ تۆ گەورەی شڵپ شڵپ چییە ئەوەکەی هی پیاوە کوڕە ئەخە باسی شڵپی کرد واز لەو باشە کاکە تۆ خەتە هەیە خەتەم هەیە کاکە ئیشەکە ئیش تۆ واز دەدەی بزانم عوسمان جان ئەمە خەریتەکەیە باش جابا بۆتان ڕوونکەم ئەخی کوا من بۆ سێ ساعت پێ دەڵێم کاکە بۆستە بەساقە دەمەکە تێکی تێکی مێ کاکە خەبانەی حاڵی بم باش داولێ بوو ئەمە هەستی باش ئەمە هەستیە ئەها ئەمە خاڵە بەکرد خاڵبەکە ناکرێت ممکن بە بیسپنجی نابێ خوڕی ئەبە خۆمم ئەمە عوسمانی ژمبرام باشە ئەمەش بلە باشە کاکە جابە ئەمە بخەمە سێریکە بە قورعان من دوو دڵم لەم خەتەیە بۆ کاکە بەخوا من ئینسیحابی باوکم بەخۆ کاکە پارەکەی منە چی سیحاب قوربانی چاوە بم بگرێت یەکسەر عیدامەکە حەزەکە عیدام کرێت ناوەڵڵا دەوازی دەبێنە بەردی بەخوا ڕاستە کاکە تو وەرن بەلای منەوە من یەکش لە مێشکمە ئاوای تۆ چیە چیە باوکە؟ خەتەیەکی چاکتان ناوێ جۆ بگرێت دێ ئەمە چی عوسمان ئەمە بواقی مناڵی ابتیدایی چی عیب ناکەی کە بیرەکەم و بۆ سیلسیلەی ئەفکار مەخچڕێن یا بۆ تۆ بیرە هەیە تا لێ بکەیتەوە تۆ دەستکەیت بە خەتەکە بە دڵی خۆ دەست پێ بکەیت هەستی بەتانیەکەم بۆ بێنە کوڕم سەرماتە باوە کوڕ ڕۆڵە بۆ خەتەکە بە سەرمای چی دەبڕۆ لەوە جاخانەمێن ئەم هاتیوە شێت مەکە درە موسوف ئەی بەخێدەی چوەرمان کام نمێنێ وامەکە وامە چوەر بەڵی سینی شانی بدەیە ئاوە بلە اینجا هەستە لە دەرگا بۆ سمایلم بۆ بان ئەوە بە بەتانە گۆ بڕۆ تو بانێکەوە قەی نەبێت دەبڕ دێ بلدەی سەرمات تۆزێ خێرا کە هاتە ژوور و هیچ ناکەنی کاکسمایل بیکەرەوە دەرگایە دەی ئەی ئاغا ئای باوکە ئەسماین ئەو دەرگاکەرە بزانێت ئەسماین ئاغا ئەو دەرگاکەرە کەڕە کەر دەوەرە سمایل ئاغاوەرە دەوەرە کاک سمایل قسمەنە سمایل بەرەوە هات چی زانم چاوەی چی دابێ کاکە ئەو کوڕە هیلاکەمانگەینە خەسەخانە ئەمە ناوکی کەوتووە باشە سمە مردم کاکە سمە پەرەمەکە با ئاگادار کەم ئاخای ناکە هیلاکە هیلاک بە قوربان ئاغا ناوچی کاکە من لە خۆمە ناتوانم بچم دەرەوە تو ئەزای ناوە بێنیتەوە کوڕە من خەبیرم ئەڵێ کە خوا ناردی ئاتۆ بەتانێک ناوە داخە قوربانم فێرمان کە بۆی جاری ئەگەر سوفە واس بێنی خۆشان ناچێتی بێنەوە چاکی کاکە سمایل ئەبێ چۆنی ئاوا بکەوی کاکەژان ئادی با فێرمانکە سێ براتە فێرم بۆ جارێکی تر ئەمە ئاوە ڕاکشە دەزەخرێتە سەر ئەم ناوکە ئەنجا ئاوا دەستکە ڕناچێ باخە بڕۆنەواتم ئاغا فریا بکە ئاغا فریا بکە
وەردە بیکەرە وەستە ماڵی عوسمان، داخراوە وەستە کاکە. باوکرم بەکری واش قاڵە هادی کرایەوە کرایە چێ بۆکە ڕاوسن لە جێخۆ ئەوە بە تەمان ڕاکەن یاوە سجن کردو چۆن ڕا ئەی چێکە لێرە ویسمان سەردانێکی جەناب بکە. سەرداری من بەڵێ ئەی کو ئەسماعیل کۆ اسماعیل خیانەتی لێکردی آخر بۆ ئەوە هاتوین بۆ لای تۆ چۆن وەڵا برا یەکی 10,000مان نامتی دەرگاکەتان بۆکەمە بۆ خۆتان ڕاکەن بەس من چۆن ڕاکەم تو شەرەف و ناموسێ بەکروان نەبوو باو ناو نیشانەشی ئاغا زانی وچی ئەی من معاشەکەم لای ئاغا مانگی 200,000. ئافەر ئەوەش ئارە بەسەری تو بەخوا شتێکی وت نەکەین چۆن کاکە نەیڵێ ڕسمان بیلە چی تو آخر بیڵم خوێنێکی جاڕژێ نا تۆ بیلێ وەڵی ئیسماعیل ئەیوت ئاغا چی ژێرەکەیەکە لەو گوڵ ئاو دەبنەوتە بەس خوا عەزاین چ لەسەر ئەو قسەی ئێمە خوا عەزیێت عەزیەتی یاری ئیسماعیل ئاوانی هەو ئەبە خاینە. بە شەرتی خوا ئەسە بچمە ژوورەوە تێڵا ترێنی بکە ئەژینە ئێمە ڕاکەین تۆ پیاوە سجن کرد ئاجا ئاغزایی چ ئاخەجە تۆ بچوو تێڵە تڕێنی گە و ئێمە ڕاڕێ با هیچ پێویست نییە بە قورتین ڕۆن ژوورەوە دەی ئەڕۆین خۆمانە ڕۆین چەنە باسی بەکرد دەبڕۆ شاری ئیسماعیلەکە مێسە بڕۆ دەی ئاخاجان فریام کە و دەرگام لێ بکەنەوە ئەمانە من یاسەچین کردووە ئاخاجان باشە ئەمە وەسع ئەمە توی هەتی و ئەو پەنگەتان بۆچی بە من بڕۆ لاو بۆتان لەمە کرد بەس تو سەری من ئاغا عەزیەتی نی بە قوربان بڕۆ لە ژوورەوە ڕۆژڕە وەستاین بۆ خۆمان بۆتان لە من کرد وەڵا بێ پێڵمە فەلاقەتان کات باشە تۆ باش. پێم بڵێ بەم قەڵافەتەوە شواری وەکو ئەوانە تیابێ نەوتوانی هینیان بکەیت ئاغاجان جاگیریان بکەیت ئاغاجان خۆ من لیان ناترسم من چوومە ژوورەوانێ یەکیان خۆی بولان بۆ خەری بۆ تۆپی وتمەوە چیەتی تۆڵا ئەمە ناوچی کەوتووە ناوچی ما بۆ بێنەوە گەرەزانی ئێتر من فێڵان لە زانە چارت دەکەم یان